سڵاوتان لێبێ بەڕێزان. لە کاتێکدا بەغدا چاوەڕێی چوونی وەفدی کوردی یاخود وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات، سەرۆکی عێراق سەرۆک کۆماری عێراق دێتە هەرێمی کوردستان و ژمارەیەک کۆبوونەوە ئەنجام دەدات. ئەمە ئاماژەیەکە بۆچی؟ لە کاتێکدا کە تا ئێستا کێشەکان بەردەوامن، کورد دەیەوێت کێشەکان چارەسەر بکە، هەموو بەرپرسەکان دەڵێن کێشەکان بەرەو چارەسەر دەڕۆن، بەڵام تا ئێستا نەبوودجێی هەرێمی کوردستان نێردراوە، نەموچەی فەرمانبەران نێردراوە. ئەو سلفەی کە بڕیار بوو بەغدا بینێرێت تا ئێستا بەتەواوەتی نەگەشتۆتە چارەسەر کێشەکان و تا ئێستا ئەوەی کە تایبەتە بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی سۆمەوە کە بەغدا داوای دەکات تا ئێستا یەکلا نەکراوەتەوە. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر ئەم پرسە دەکەین و بەردەوامی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا، ئاسۆی کێشەکان، داهاتووی ئەم کێشانە چین، بە میوانداری هەردوو پەرلەمانتاری عێراق ئەمین بەکرکە لە ستودیۆی نارتی میوانە زۆر بەخێربێ، هەروەها لە هەولێرەوە زۆر سپاس دەکەن، هەروەها لە هەولێرەوە عەرەفات کەرەم بە هەمان شێوە پەرلەمانتاری عێراق لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک عەرەفات. کاک ئەمین، ئەگەر لەگەڵ تۆدا دەست پێ بکەین، بڕیارە ئەمڕۆ دیارە سەرۆک کۆماری عێراق لەگەڵ سەرۆکی هەرێمدا کۆ ببێتەوە لە کاتێکدا کە بەغدا چاوەڕێی چوونی وەفدی حکوومەتی هەرێم دەکات بۆ بەغدا. ئەم کۆبوونەوانەی ئێستا ئاماژەیەکن بۆچی لە ناو هەرێم لە نێو خودی حەزبە سیاسیەکانی کوردستان؟ بەڵێ نەکرد بڵێن ئەم کۆبوونەوانە لە ناو هەرێمدا ینی لە ئاستی هەرێمدا بیان بینین، چونکە پەیوەندی بەوەیە کاتێککە ئێمە تەسەوری من وایە لەگەڵەوەی من وایە ئەوەش کە لە ناو گفتوگۆکانی پەرلەمان و لێدوانەکانی وەزیرەکان و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئیتیحادیە هەستمان پێ کردووە بریتیە لەوەی کە تا ئێستا هەنگاوی کردەی نەنێراوە بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە لە کاتی مفاوەزات گفتوگۆکانی نێوان هەرێم و ناوەن بۆ دروستکردنی حکوومەتی فیدراڵی گفتیان پێدرا بوو. بێجگەلەوەش کاتێک کە حکوومەتی فیدراڵی ڕاگەندرا لە 8 مانگینۆدا، ئەو کاتە لایەنی هەرێم ینی ئێمە کە وەکو فراکسیۆنەکانی هەرێمی کوردی لە ئەنجومەنی نوێرانی عێراقی بەیاننامەیەکماندا و داواکارێکمان پێشکەش کرد بەپێی داواکارێکە لە ناو ئەو کاتەی لە جەلسەی متماندان بە حکوومەتەکەی حەیدەر عیبادی مۆڵەتی 3 مانگماندا بە حکوومەتەکەی حەیدەر عیبادی کە ئەبێ لە ماوەی 3 مانگەیە ئەو هەنگاوی کردەیە بنێرە لە دوو بواردا. یەک لە بواری باشکردنی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمەوە و ناردنی بوجە و موچەی فەرمانبەرانی هەرێم و بوجەی هەرێم، دوو لە بواری گۆڕینی زۆرێک لە ئەو خەڵانەی لەناو بەرنامەی حکوومەتەکەی بوون بە شێوازێکدا ڕێژراون کە زۆر گرنگی نادا بە وجودی هەرێم و بە لایەنی فیدراڵیش کە بەشێک لە سووریا گۆڕاوە. ئێستا ئەوەی کە هەیە هەتا ئێستا لایەنی هەرێم هەنگاوەکانی خۆیان جێبەجێ کردووە، سەرەتاییەکان وەکو ناردنی وەزیرەکان و پەرلەمانتارەکان تا ئێستا وجودیان هەیە، سەرۆک کۆمار دەوێت وجودی هەیە، بەڵام هەنگاوی کردەی نانرێت ئەوان چاوەڕێی ئەوەکەن تا ئێستاش حەیدەر عیبادی پێش ئەوە وا بڕیار بوو کە بڕێک پارە بنێرە بۆ هەرێمی کوردستان وەکو پیشاندانی نێتپاچی و لە ماوەی 1 هەفتەیە و لە ماوەی 2 هەفتە دوای ئەو بەروارە بڕی دووەمیش بنێرە کە بوجەی مانگی 8 و 9 کرد، بەڵام هیچ کات لەمە هیچ یەکێک لەمانەی نەناردووە تا ئێستا و ئێستا ئێمە لە مانگی 11 و یەک مانگ نزیکەی 1 مانگی ماوە بۆ بەسەرچوونی ئەو وادەیە کە ئێمە وەکو فراکسیۆنە کوردەکان لە ناو ئەنجومەنی نوێرانی عێراق یامان بە حەیدەر عیبادی کە ئەو مۆڵەتەمان پێداوە کە عەلە ئەساس لەو ماوەیە کە هەنگاوی کردەی بنێرێ بۆ باشکردنی پەیوەندیەکان و وەرگرتنی ڕەزامەندی لایەنی کوردی. کاتێک کە ئەم هەنگاوانە نەنێراوە لەن حکوومەتەکەی حەیدەر عیبادیەوە و هەمووی بەستوتەوە بە بابەتی دانوستاندن لەسەر مەلەفی نەوت، لەسەر پرۆسەی ناردەکردنی نەوت لە ڕێگەی هەرێمەوە و ئەو بیرە نەوتانی کە لە هەرێمدان چۆن ئیدارەکرێن، بۆیە من پێم وایە هاتنەکەی سەرۆک کۆماری عێراق پەیوەندی بەم بابەتەوە هەیە. ئەزانێت ئەگەر بابەتەکە هەروە بڕاتە پێشەوە تووشی ئەو بارە نائاساییە دەبین کە ئێمە بەرامبەر بەو بە مودەی کەدا مۆڵەتی دامانە بە حەیدەر عیبادی ئەو بەرامبەر بەوە هیچ جێبەجێ نەکردووە، سا ئێمە وەکو لایەنی هەرێمی هەم ئێمە تووشی حاڵەتێکی ئەمری واقع دەبین کاتێکە بێ بڕیارێکی جەریانە بدەین لەو کاتەیە ئەمێنینەوە لەگەڵ حکوومەتەکەی عێراق، حکوومەتەکەی حەیدەر عیبادی هەڵوێستی ڕقابی لە بانگهێشتکردنی حکوومەتەکەی حەیدەر عیبادی ئەگرینە بەر یاخودەوەتە لە پرۆسی سیاسی عێراقی کشینەوە. کەواتە پێم وایە هاتنی سەرۆک کۆمار پەیوەندی بەوەیە کە ڕای لایەنە هەرێمەکان بزانێت وەکو لایەنە سەرچیەکانی هەرێم کە خۆی لە
یەکێتی نیشتیمانی کوردستانە و بستنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان لایەنە سیاسیەکان وەکو لایەنە حزبەکان چێ لایەنە سیاسیە چۆن ڕسمیەکانی کە بە ناوی هەرێمەوە ئەتوانن دانوستان و گفتوگۆ بکەن وەکو حکوومەت و سەرۆکایەتی هەرێم کاتێک کە ئەوێت لە ڕای ئەمان تێبگات بۆ ئەوی کە بتوانێت زمینەیەک بۆ میانجیگەریەک لە نێوان ناوەند و هەرێما بدۆزێتەوە تەسەوورەکەم ئەوە ئامانجی سەردانەکەیت بەڵێ دووبارە سڵاو لێبێ کاک عەرەفات یعنی بەرپرسانی هەستێ سەرۆکایەتیەکەی عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکەن و ئەم جارە سەرۆک کۆماری عێراق خۆی لەگەڵ لایەنە کوردەکاندا کۆ دەبێتەوە کە خۆی پشکی کوردیشە ئەم سەرۆکایەتیە چی پێ دەکرێت ئەم سەرۆکایەتی لە کاتێکدا کە هاوڵاتیان دەڵێن وەزارەتێکی وەکو وەزارەتی دارایی کە بەدەست کووردە دەیتوانیت کێشەکە چارەسەرکە ئێستا بە هاتنی سەرۆک کۆماری عێراق بۆ هەرێمی کوردستان چی لە دۆخەکە دەگۆڕێ پێت وایە بله gelek spas bu kenanê nartî û bû bînerên wî kenarım. Bêguman serokkomar hewl didetin rolekê baş bibînîtin nexas me rolê Mam Celal ke bi rastî rolekê zorê herînî bû li ser demê xwe da. û em zanîn ev mawê ku Kurda daye Ebadî mangek maye di kûtayî pêtin celberê çendê ez bêjim ew sê mangene gelek mangên جا البروی چنده او هاتنه و چنده گیتن که دبی زیترین وقت اف آریشه بین چاره سر کرن و او آریشین دستورینه یعنی همشین بیجین دستور بحث کریه تشکی اونده زحمانیه کم تینه گین تشکی زور رونا اشکرایه جا البروی چنده دبیتن هول بین دان که زیترین وقت حکومت فدرال و حکومت هرم بگنه چارەسەریە که چونکه براستی ضررمندی که خلک عراقیه نخاسمه خلک کردستانه که و 10 مانگه موچه آنها یک زور نگاتیو هبویه لسر هرم کردستانه و نخاسمه نکجی پیشمرگه بنه نراتی همه جهانه شر داعش دکتن جا بگمان دبیتن بارودخ بین آرام کردن حتی کو شانده هرما کردستان جی بکارتن سردان بغداد بکتن و امزان جی لأجنده عبادی شه سردان هرما کردستان بکتن بگمان اگر هاتو یعنی زور جاره من زور کنارت کش بحث کریه ام الناف برد اوبشن دا اوبشن ای اویا یعنی عراق که دموکراسی و پلاریزمی و دستوری که همه هاوڵاتی وەکی یەک بن یان پلان بیە دەبێت ئەو عێراقا هەر بۆشێتەوە کە ئەوەش بڕاستی زەرمەند بەڵام کاک عەرەفات پێت وایە ئەم قسانە هێشتا لە چوارچێوی عمومیاتان نییە کە تا ئێستا کورد بەشداری کردووە لە حکوومەتی عێراقدا چۆتە بەغدا وەزیرەکان چوونەتە بەغدا سوێندی یاساییان خواردەوە بۆ دیسان قسە لەسەرەوە بکرێت کە ئەم عێراقە دەبێت دیموکراسی بێ یان نادیموکراسی بێ ئەوەی کە هاوڵاتی دەیەوێت تێبگات ئەوەیە نەبوونی پارەیە لە خەزانەی عێراق ئێستا کە بۆ جێهێرێن نانێردرێت یان داهاتی نەوتی هەرێمی کوردستانە کامیانە کە ڕاستە سەردان دەکرێت ئێستا هەموو بەرپرسەکانی عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکەن بەڵام ئامانجی سەردانەکان چین ئەنجامی سەردانەکان چین دەبێ ئەم بیر نەکەین یعنی یەک حتا عبادیش ئیشارەت پێدایە بودجە 2014 بێگومان مالکی ئەف بودجە تاڵان کردیە yani Avrupa ev budje em şen bêjî neşên gengeşê ser bikin yekser debî em biçin ser budje 2015 biaxivîn û rast e jî bêguman yani eger em temaşa bikin bû çi min got zerermendê êkê erebin paşî şîane paşî hizb daweye البر چونکی براستی اگر تو تماشا بکی او پاره هات تصرف کردن و تصرف کردن لحشد الشعبی که پاره که خیالیه حتانو که ما دوکیومنت تا $1 ملیار هات تصرف کردن بس بو حشد الشعبی و امزان او حشد الشعبی یعنی هیچ اساسک بونیه اما وکی بن دیواره کل زور دایره هرما کردستانه تای البر چند گرینگه که ام هول بدایم سیناریا مالکی دیباره نبیتوا یعنی وقتی که وزیر کرد چوی بشدار بول حکومته لسروی بن بشدار بین لوی پروسه و براستی نیت پاکی یک جهبیتن برانبر هرم کردستانه ده و ام زانی جی اوروکت جی داخله سرو کمار فرانسا یعنی مدح پیشمرگا بکن دست خوشیل پیشمرگا بکن بس یک مسئوله کو
سر ازمانه قرص بحث پیشمرگه باشیم کتن بله کاک عرفات چند گرینگه بله گرینگه دبیت عراق يعني حكومة عراقي او اخر شانس برانبر و اخر شانس برانبر حزب الدعوه امزاني حزب الدعوه مالكي كرا قرباني هذاك او حزب براس نهل وشيتوا او رو که دوباره بجم انا بجم که يعني تو تماشا بك لدسبيكا دامزراندنا دولة عراق سال هزار بەڵێ کاک عرفات من دێمە وڵات بوو برە کاک عرفات کاک ئەمین ئەو پرسیاری کە کاک عرفاتم کرد ئەوەی خۆی دەڵێت ئێستا کێشەکان ڕوون و ئاشکران هاوڵاتی هەرێمی کوردستان ئێوە نوێنەری کوردن لە بەغدا دەیەوێت تێبگالەوەی کە ئێستا حکوومەتی عراق بۆ بوجە نانێرێ پەیوەندی بە داهاتی نەوتەوە هەیە کە عراق دەیەوێت لە ڕێگەی سۆمەوە نەوتی هەرێمی کوردستان بنێردێت یان نەبوونی پارەی لە خەزێنی عراق ئێوە گەشتن بەچی وەڵامیان چییە بۆ ئێوە ئەگەر نەبوونی پارە لە خەزێنەی عێراق ڕاستە من ئەڵێم لەسەر زاری بەڕێز و شێر زێواری کە وەزیردارایی بۆ ڕۆژە لە ئەنجومەنی نێراوەتی تەنها 2 تریلیۆن و نیو پارە لە خەزێنەی وەزارەتی داراییدا هەیە بەڵام ئەمە مانای وانە ئیلتیزاماتی عێراق تەنها ئەوەندە بێ عێراق بەڵام خودی هۆشیار زێباری لە لایکی تر دەڵێت من دەتوانم بۆ جێ هەرێمی کوردستان بنێرم و دەیێرم بەڵێ یەک شتێک بەڵێ من نەتوانم ئەزانین کە سەلاحەتی ئیداری هەیە لەبەرەوەی بڕیاری قەتعکردنی بوزدا لەلایەن دەبێت بە ئەنجومەنی وەزیران دەرچێت ئەو بڕیارە تا ئێستا دەرنەچووە کەواتە دەرنەچووە کەواتە توانای سەرفکردنەکەی هەیە بابەتەکە نانێرێ بابەتەکە پەیوەندی بە عیلاقاتی سیاسیەوە هەیە لەوانەیە عیلاقاتەکان تێکدا لەبەر ئەمەیە بابەتەکە چییە؟ کاتێک کە بوجە نانێرێت ڕاستە خەزێنەی عێراقی کەمێک پارەی کەمی کردووە و عەزی زۆری هەیە بەڵام ئیلتیزاماتی حکوومەتی عێراقی نابێ ئەمە باجەکەی تەنها خەڵکی کوردستان بیدا ئیلتیزاماتی حکوومەتی عێراقی بەمە کۆتایی نهاتووە ئەگەر چونکە بۆی هەیە قەرز کات بۆی هەیە لە سەرچاوی ترۆپای بکات بۆی هەیە توانای فرۆشتنینەوەت بەرزکاتەوە بۆی هەیە ئەتوانێت حتا ئەتوانێت لە بانقی مرکزیش سەحب بکات ڕێگا زۆرە لە بەردەمی حکوومەتی عێراقی ئەگەر بیەوێت بۆزێ هەرێمی کوردستان بات بەڵام کە نایدات بابەتەکە سیاسیە بابەتەکە پەیوەندی بەوەیە کە سەرچاوی بابەتەکە تەنها نەوتیژ نییە تەنها بابەتی نەوت نییە بابەتی نەوت فرۆشتنی نەوت هۆکارێکە بۆ بەهێزبوونی پێگەی سیاسی هەرێمی کوردستان چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی عیلاقاتی سیاسی دیبلۆماسی تەنها نەوت نییە پێ دەڵێم نەوت هۆکارە بۆ بەهێزبوونی هەرێمی کوردستان ئاڕاستەی بەغدا تا ئێستا بۆ ئاڕاستەی بیرەکەنەوە منطلقی بیرکردنەوەیان منطلقێکی مرکزیە هەرێم بە پێچەوانی ئەوانەوە هەریەکیشیان لەمانە ئەسنەوە بۆ دەسوور و بە شێوازێک دەسوور تەفسیر دەکەن کە لە بەرژەوەندی خۆیاندا بێت بەڵام من ئەبێ ئەمە بڵێن هەرێمیش بەشی خۆی لەمە گوناهی بەرەکەوێت کێشێک لە کێشەکانی هەرێم ئەوەیە کە تا ئێستا سیاسەتێکی وازحی ڕوونی نییە بەرامبەر بە مەرکەز ئایا ئەو ئەوێت هەموو کێشەکان تا چه ئاستێک لەگەڵ ناوەندا چارەسەر بکە ئایا بۆ نمونە ئێمە ئەمانەوێت تا کوێی دۆسەی نەوت تەنازول بکەین تا کوێی دۆسەی هێزی پێشمەرگە تەنازول بکەین ئەبێ سەقفێکمان هەبێ سەقفەکەش ئەبێ خەڵک و هەموو لایەنە سیاسەکان لەسەری ڕێک بن لایەنە شەرعیەکان قەراری لەسەر بدەن چونکە ئێمە ناکرێ ئەم بڕیارە تا ئێستا بە بڕیارێکی ژێر زمانانە بمێنێتەوە 3 مانگەکە سەقف نەبوو ئەمە سەقفێکە بەرامبەر بە بەغا مەمەسم سەقفی ئێمە چییە بۆ نمونە لە دۆسەی نەوتە ئایا ئێمە ئەتوانین تا شوێ تەنازولکەین لە دۆسەی نەوتە ئەتوانین تا ئەوەی کە ڕازی بین چاودێری سۆمۆ بێت لە عێراق لە هەرێمی چاودێری فرۆشتنی نەوت کەوت تەنها چاودێر بێ یاخود دێن تەنازولی زیاترەکەین لە پێناو خەڵکە بۆەوەی کە بین لە بەشێک لە بەڕێوەبردننی فرۆشتنی نەوتیشە پشتیان هەبێک و سیاسەکان ئەمەیان بەسەر کۆمار وت من پێم وانە وترابێ بەڵام ئەوە دینە سەر پرسیارە جۆهێرەکە کە تەوەرەکە تایبەتە بووە ئەم سەردانی سەرۆکۆمار ئەگەر پێتوە بێ کێشەکان سیاسین زیاتر لە سەرای کێشەکانە وا دەوترێ سەرۆکۆمار کە دێتە هەرێمی کوردستان دەتوانێت چی بکە کە ئەو ئێستا سەرۆکۆماری عێراقە سەلاحیاتی ئەگەر محدودیش بێ بۆ بوارە بەڵام ئەگەر کێشەکە سیاسی بێ کورد ئەم هەموو پۆستی هەیە لە بەغدا بۆ ناتوانێت کۆتایی بە کێشێکی سیاسی بێنێ کێشە سیاسەکە پەیوەندی بە بوونێتەوەیە بۆی بە ئاسانی ئاماژەشت بۆدا کە پەیوەندی بە مرکزیەتی بەغداوە هەیە بەڵام سەرۆکۆماری عێراق کوردە ئێمە کێشەیەکمانەیە لەوانەیە پەیوەندی بە پێشکەوتنی ئاستی ڕۆشنبیری کۆمەڵایەتی هەموو خەڵکی عێراقیشەوە بێ ئەمەش بەشێکە لە کێشەکە خۆی لە ئاساسە چۆن ئێمە ئەزانین کە عێراق مێژوویی دوور درێژی لە دەوڵەتداری هەیە بە شێوازی مرکزی بەڕێوەبراوە
بە تایبەتی لە ناو ینی لا شعوری بەشی عەرەبی عێراقیدا ئەو هەستە هەیە کە دەتوانێت عێراق بە شێوە مەرکەزەکەی جاران بەڕێوە ببرێتەوە بۆیە کاتێک کە هەرێم بەم شێوەیە ئیدارەی بڵێن بەشی خۆیەدا لە هەرێمە لای بەشە عەرەبیەکەی ئەمە زۆر تێپەڕکردنی سیادەی عێراقا ڕێزنەگرتنی سیادەی عێراقا زۆر باش جارنەگەڕانەوە و حرمەتنەکردنی عێراق وەکو وڵاتێک و دەوڵەتێک ئەمە وا بیرەکەنەوە ئێمەش لە ئاسی خۆمانەوە خەڵکی هەرێمیش وا بیرەکاتەوە کاتێک کە ناوەند کە پێداگریەکە لەسەر زۆر شتێک کە بە شێوازی مرکزی هەل بکرێت حساب بۆ شعوری خەڵکو ئەو متەسحی شۆڕش و پێشمەرگە ناکات بۆ ئەو متەسحی کە خەڵکی کوردستان داوێتی بابەتەکە لێرەدایە واتە تێکنەگەیشتنیی کۆمەڵاتی لە ئەساسە وجودی هەیە ئەم تێکنەگەیشتنە بۆتە تێکنەگەیشتنیی سیاسی و دوورکەوتنەوەی سیاسی ئێستا هەریچێک لە هەرێم بە ئاراسێکی سیاسی کار دەکات کە خۆی وەکو چۆنڵێ بنیادی ئەمە مافی خۆشێتی ئەمە بزانین و ڕەجی ئەمە لە ناو دەسووریشە هەیە وەکو بنیادی شێوازێکی حکومڕانی لە هەرێمدا پێشکەوتوتر لەوەی کە ئێستا هەیە بۆی بێتە خاوەنی ژێرخانێکی ئابووری بەهێزیش مافی خۆیەتی هەنگاو بنێ ئەمە لەلایەن ناوەندەوە قبول نەکراوە چۆن بابەتەکە لە ئەساسە برتینیە لە شێوازی چارەسەرکردنی تەکنیکیانەی بەڕێوە فرۆشتنینەوە یاخود ناردنی بودجە بەڵێ من دێم وڵات ئەمێ ئەوەت پێ بڵێم بۆەوەی ئەوم لەبیر نەچێتەوە بەڵکو بریتە لەوەی کە هەریچێک لەوانەیانێ چۆن لێ کۆمەڵی گرێبەس کۆمەڵێکین کۆتوبەن ببوورە بۆ دەسەڵاتی ئەوی تردا بنێت تاکو 2000 بتوانێت دەسەڵاتەکەی لە شوێنێکە ڕابگرێ بەرامبەر بەخۆی ئەوەی ئەسڵی کێشەکەی. کاک عەرفات ئاماژەت بە دوو ئۆپشندا دوو بژاردا ئێستا بمانەوێ نەمانەوێت کورد بژاردەیەکی هەڵبژاردووە کە چۆتە ناو حکوومەتی عێراقەوە وەزیرەکان سوێندی یاساییان خواردووە ئەگەر لەبارەی سەردانەکەی سەرۆکۆماری عێراقەوە قسە بکەین بۆ هەرێمی کوردستان کۆبوونەوەکانی لەگەڵ لایەنە سیاسەکان و بڕیارە ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستاندا کۆ ببێتەوە کورد کە بەشداری کردو لە بەغدا خاوەنی چەندین پۆستی سیادیە سەرۆکۆماری هەیە وەزارەتی دارایی و چوار وەزارەتی تری وەرگرتووە لە پەرلەماندا سەنگێکی خۆی هەیە بۆ نەیتوانیوە لە ڕێگەی ئەم پۆستانی ئەگەر کێشەکە سیاسی بۆ کاک ئەمین دەڵێت بۆ نەیتوانیوە لە ڕێگەی ئەو پۆستانی کە هەیەی کۆتایی بە کێشێکی سیاسی لەم جۆرە بهێنێت. لە دەستوری عێراقی هاتیە کە سەرۆکێ کۆمار پارێزەر بەرەندا ئەو مافەیە هەیە کە بشێتن هەوڵ بدەتن وان کێشانە چارەسەر بکەتن یان بشێتن ناوبەرە هەردوو حکوومەتە خۆش ئەو وەزیرێمە کە لە حکوومەتە عێراقی بەشدارن بڕاستیوان دەورێکی کارگێری و ئیداریە هەیە و ئەمزانین یعنی وەختی کو زۆر برادەر دەبێژن عوبادی تەسریحدا بودجە ناهێنەرن موچە ناهێنەرن بڕاستی ئەوە نەبریارە شەخسی ئەوە دەبێ ئەنجومەنی وەزیران بڕیار سەر بدەتن جەدبەرە چەندە ئەو سەردانە گرنگن کە بڕاستی کورد تویشی ئۆپشنە دوێ نەبیتن چونکە ئەمزانن کە ئەو یاسایە پەرلەمانی کوردستانێدا مەسەلا ڕێفراندۆمی هەروێکی مافێکی زۆری ڕەوایە خەڵکی کوردستانەیە و ئەو بریارە نە سەرۆکی هەرێمێت دەت نە سەرۆکی پەرلەمانت دەت ئەوە بریارە خەڵکی کوردستانەیە هەروێکی چاوە لە سکۆتلاند بریاردای هەروێکی چاوە سنگاپۆرە و ئێستیمۆرە و مۆنتینیگرۆ و سودان و زۆر وڵاتی دیکە بەس ئەنی بیدارن یعنی مەرجێمە کە ئەم بەشدار بن لە حکوومەتە عێراقی یە سەرەکی ئەوەیە ئابەنبوون بدەستورە و عێراقەکە دیموکراسی عێراقەکە فرای حزبی و ئاینی ئەوە مەرجێ سەرەکیە بوومە و ئەو مافێن کوردای هاتێ پێشێلکی لە سەردەمی مالکی جارێک دەبێنە چارەسەرکردن ئەوڕکە ملەتی کورد مەجبور نییە بیتە قوربانیە سیاسەتەکە شەفەهی يعني البرلمان العراقي كبرلمان ما قدارن وقت وزير ماليه ما إنا برلمان العراقي ما بسياكر بتشبر يارك مالكي اف باري هرم كردستان بريا دركت بقرار شفوي اتصال تلفوني يعني بتلفونك او تشيكر كبراسي وديجي ياسايا وديجي باشتكاك عرفت اگر ببرياركي زاركي بوبيت استا وزيري دارایی ككرده هوشيار زيباري دەتوانێت بۆجێی هەرێمی کوردستان بنێرێت بەپێی ئەو خەزێنەی کە هەیە لە ئەو پارەی کە هەیە لە خەزێنی عێراقدا نە سەرۆک وەزیر نە کاکو شار هیچ کەسێک نەشێ بودجە بنێرێتن ئەوە دەبی پەرلەمانێک عێراقی پەسەند بکەتن ئەوە تشتێکە مەسیرە ملەتی پێوە بەرهەندە ئەوە کۆمالیکی ئەنجامدا بڕاستی دژی یاسا و دەستوریە ئەف بودجە دێتە پەرلەمانە گەنگەشە سەرێتە کردن پشتینگینەکە بڕیار
أنا بوجه هرم كردستان كاتشان أما تابت ببوجه كاك عرفات راست تا استا پسند نکراو بەڵام ئەوەی کە تابەتە بە موچەی فەرمانبەران وەزیری دارایی دەتوانێت موچەی فەرمانبەران بنێرێ؟ بله لآلیه سیاسی آلیه یاسایی وزیر شد بنرتن بس ورکن بحث کرده بودجه 2014 هاته تالان کرن و براستی گلک یعنی شمل متا مالکی بارودو خویا آلوز کرده نه سر عبادی لی دردشید نه سر وزیر دارایی لی دردشید گلک آلوزه بس امیده که هی که براستی افسل فبیت دان بو هرم کردستانه بس براستی اوجی یعنی هندک کشن تکنیکیت یعنی ما تقالوا شرزباري آخفتين وبراسي قال لك جاجبين بو او كشن دينا شارع سركل نخاص ما وجه الهرم كردستانه بس كادمين تا كان كشن تكنيكي ام براسي تفاصيل نظن شكانا كارما الرقابه والتشريع او وزير داراي بتر شارع زالي بواره جا براسي يعني بيوست ام اقدر بين خيك قال لك نخوش دايا و اورکه هرشه لسره نوانرات همه جهان شر داعش کتن پیوسته او کاری که مازن بیت کردن به هرم کردستان و هات نصر و کمار جهر بوی چنده کبله هول بین دان که جارکت که کرد يعني بأمید نبيتن چونك حتى نو كبي أميدي ديار بغداد بأمید نبيتن چونك مانجك مايا وأو مانجش براسي مانجك مصيرية أجر هاتو أو كشنا أميدك ديار نبيتن وشان ده هرم كردستان هیچ يعني هیچ شوازه که سردان بغداد کتن اگر هاتو زمینه سازیک خوش نبیتن بزانن کادیس كواتاكاك عرفات اتفاقیه تکره تا استاك وفدي هرمي كردستان نشوت بغداد ما اماجيك بو بأميدي كرد بنبر بشار سركردني كيشكان الشين بجمتا هشتا يعني براي من بارسكاك امين بحث كر سياستا هرم كردستان ديارنيا بالعكس سياستا حكومتها فدرال ديارنيا سياستا هرم كردستان ديار الهم بوارك اللي بواره نفته اللي بواره بيشمركه اللي بواره صدوچن هيج بوارك نيا كسياستا هرم كردستان زور واضح وشفافه اما سياستا حكومتها فدرال واضح نيا حتى انك ام نظاني كاتشينيا دكيا بس وكي ديار اختكام دخيلنا هلوستن عبادي هلوستي حتى كشين وميديا كي بيبينين بس از بجم دوباره شان ده هرم كردستان سردانا بغدانا كتن اجرهاتو چند يعني بندك نبن للسر ببيفن بجانا امانش واسباب بواري ما حسب تصريحات بربرسن بغداد كبراس يعني شين بيجين أميدك هاي كأو كشبينا شارسر كلام شوكي كاك عرفة دمي والله ميتو بكرتي بزانم دمي والله ميتو بكرتي بزانم أجر وفدي كردي نشيت بغداد شون دزانن هولك هي بو شارسر كردني كشكان لدروي گفتگوی وفدك كي ما شارسر دكا سر كومار كاتو تهريمي كردستان استا بله يعني دا خفنا غطاو بكن أو براسي برسي كامل يبوا هم السروكي حكومة عراق يعني عبادي دبا هاتانو كسردانا هوليري كربا ودقال سروكي هرم دانشتبا سروكي حكومة دانشتبا كيشا شارع سر بكتنش كما كردا براسي ام جشبونا قناغا بأميدي كأم قال عراق نامينين وهاول بدن ريفرندوم انجاب بدن دقال اسكتلند يعني حتى ام براسي يعني ويجارش ما شانسك دا عراقي كجارك تقلد بمينوا كيشبينا شارع سركرن و باشا كاك عرفات بلا ديما ولات جرانتيا كاد نيو دولة شبو راسي امريكا ويونايتد نيشن بلا كاك من سبارت بتشوني وفدي حكومتي هرم بو بغداد اسا دياري نكردني كاتكي ونچوني ام وفدا او دردخات ككردنا اميد بو لا شارع سركرني كيشكان او شارواني شي اگر وفدك ناچه د بغداد راسي كي شاوراني اويا ك واضع ببلايا ولا جنس نتيجة چونك درنجامي كوبنوغا چونك بيم وايا بم ارسي اساوا قرداش نيشن هردولا ناگن نتيجة چون دزان كگفتگو كان دگن نتيجة اگان لبوچون يكتر هي استا تا استا وفد كان بشوازين الرسمي بيم وايا اگان لكتريه لرقي عندي لوزير كانوا عندي علاقات الا رقي وكو برلمان واما قصي خمان دايم كردولا انجمن يوراني علاقه وهل بس كان هرم ما بجوري اما براسي من اما ليره او بلم اما اللي برامر بهم كانال عربي كان برامر الانجمن يوراني عراقيا كارمان اويا كتبرير وايش بو او بكين ك او امانجاني كحكمتي هرميتي بهزي بكينو ودفاعي لبكين برام ليره ابي دام بوا بنيك كم كوريج لا يخمنوا هبت ابي باسي بكين بو اويك اما بيته هو اويك
خەڵک هەروان نەزانێت هەموو ئۆباڵەکە یان هەموو کارەکە لەسەر پەرلەمانتارەکانە. ئێمە ئەبێ شتێک باسکەین. دەکرێت لایەنی هەرێم هەندێک خەڵ لەسەر خۆی لابەرە تێبینی سەر خۆی لابەرە وەکو من وتم بابەتەکە سیاسی و حکوومەتی هەرێم سیاسەتی ڕۆشنینە ڕاستە لاریم لەوە نییە کە بەغا سیاسەتی خراپتری هەیە بەرامبەر بە ئێمە وتم باسی ئەوم کردووە کە بەغا زۆر مرکزیانە بیرەکاتەوە کە ئەمە پێچەوانی دەسوورە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە ئەبێ ئەم خەڵان سەر خۆمان لابەرین ئەگەر بەتەنگ کێشەی خەڵکەوە بین یا ئەبێ گریمانە و گرنتی ئەو بین بە خەڵکی ئیتر هیچ تر لەمە دوابەرسی نابێ کە ئێستا لە حاڵەتێکە کە خەڵک بڵی غاز بە 7,000 دینار لە بازار بکڕێ ئەمە بەڕاستی خەڵک معاناتیە نابێ ئەم بازی تر خەڵک بیە ئێمە ئەبێ قسە لەسەر ئەمە بکەین چۆن ئەمە چارەسەرەکەیت با هەرێم بۆ نمونە بابەتینەوە لە گۆڕێ ئێمە بڵین قودرەی فرۆشتنی هەرێم بەوازحی بەڕسمی ڕای بگەێنین و بەغا قەناعەت پێ بکەین ئێمە لەوانەیە لای خۆمان لە پەرلەمانی هەرێم جاروبار ئەمە بڵێن بەڵام بە قەیچیەکە ئەگەر وەفدێکی حکوومەتی هەرێم بێت لە بەغدا تەوزیع بدا بڵێ کاکە ئەمە توانای فرۆشتنی نەوتی ئێمەیە ئەمەندەیە ئێمە داهاتمان ئەمەندە بۆ لەنەوت ئەوەندەشمان بە قەرز موچێ ئەم چەند مانگەی فەرمانبەرانمان داوە ئێستا ئێمە ئەوانەش قەرزارین با وازع بین با شەفاف بین بۆی داوای مستحقاتەکان من تەواو لە بەغا بکەین وچی ئەمێنی بە ئەومان بۆ تەواو بکەین باشە هەموو بەرپرسانی هەرێم دەڵێن ئێستا ئاسۆیەک هەیە بۆ چارەسەر ئەم ئاسۆیە چییە؟ لە کاتێکدا کاک عەرەفات دەڵێت من ئێستا لەگەڵ ئەوەدا نیم کە وەفدی کوردی ئێستا بچێت بۆ بەغدا من لەو وەڵامی ئەوم دایتەوە لە بەرەوەی لەوانەیە ئەو وەفدە کە بچێش بەبێ ئەنجام بگەڕێتەوە بۆ بەڵام من پرسیارەکەم ئەو بوو ئێستا بەرپرسانی هەرێم لەسەرکردی حەزبەکەی بۆ بەرەو چارەسەر لە منتەڵەقێکی سیاسیەوە بیر لە مۆزوعکەکەنەوە چونکە ئەزانن ئێستا لە حکوومەتی عراقی باش ئاسۆ هەیە بۆ چارەسەر ئێستا من پێم وایە ئاسۆ هەیە بەڵێ چونکە دوجارە بێ حکوومەتی عراقی ئەم خۆی بپارێزێ کە خۆی پارێزە پێویستی بە هەرێمە کە پێویستی بە هەرێم و پێویستە بکاتە ڕێکەوتن بەڵام هەتا ئێستا لایەنی ناوەند پێداگیریەکە لەسەر ئەوەی کە مەرجەکانی خۆی بسەپێنێ و چۆن ئەفشارەکان زۆر بنەوە بەسەر هەرێم بۆەوەی زیاتر ناچای تەنازڵات بکە بەڵام هەرێم پێم وایە لەبەرەوەی کە بەشی خۆی ئەتوانێت ئێستا نەوت بفرۆشێ هێشتا هەرچەند بەشی ئەوە ناکات پێداویستی ناو خۆدا بیم بکە بەڵام وردە ئومێدی بەوە هەیە کە لە داهاتوە ئەمە زیاتر بێ بۆیە زۆر ئامادە نییە بچێتە جێ هەمان بۆ شوێنی کاک عەرەفاتت هەیە پێت وایە دەبێت ئێستا وەفدی حکوومەتی هەرێم نەچێتە بەغدا جارێ من پێم وایە ئەبێ بچێ پێم وایە ئەبێ بچێ بەڵام چونکە چوون دوجار هەموو کێشەکان لە ڕێگەی دایالۆگەوە بێت واتە ئێستا پەلە بکە لە چوون بۆ بەغدا پێم وایە ئەبێ بچێت وەچوونەکە هیچ لەسەری ناکەوێت لە ڕووی سیاسیەوە نابێ من وا بزانین دەکرێت بچێ بە ئەجێندای خۆیەوە بچێ لەسەری ناکەوێت ئەگەر چۆکۆ بنەوە و ئەنجامی نەبوو لەسەری ناکەوێت دەکرێت بە شەفافی باسی ئەوە بکە کە ئەوگارەکانی چی بووە پێم وایە خەڵکی کوردستانیش لەگەڵ حکوومەتی هەرێمەوە پێشی خۆشە هەرێمەکەی خاوەنی بنەمایشی ئاوری بەهێزی خۆی بێ و ناکرێت ئەو دەستکەوتانەی کە تا ئێستا بەسمانێ ناون بە ئاسانی بیدینەوە بە بەغدا و تەسلیمیان کەینەوە ئێمە هیچمان نەبێت ئێمە لەگەڵ ئەوە داین بەڵام ناکرێت هەوڵ نەدەین من پێم وانە شتەکە یا بە ڕەش یا بەسپی ببینین دەکرێت لە نێوانی ئەم ڕەشسپیا ڕەنگی تێکەڵکردنی ڕەنگەکانە بێ و گەیشتن بە دانیشتن و بێتەوەی ئەوەی کە بتوانێت شێوازی چاسەرێکی کە دوولایەنە یاخود مامناوەندی بە هەردوو لە بدۆزێتەوە ئەوەی کە ئێوە ئاگاتان لێتی بەغدا نەرمی نواندنی هەیە بەرامبەر بە داواکاریەکانی کورد کە دەڵێیت تا ئێستا لە هەوڵی ئەوەدایە کورد لە هەوڵی ئەوەدایە داواکاریەکانی بسەپێنێ پێم وایە بانکردنی و قبولکردنی وەزیرە کوردەکان و ڕێکەوتنی لەگەڵ لایەنی هەرێمدا بۆەوەی کە پۆستی وەزارەتی زیاتریان پێ بدرێ تاکو بچنە حکوومەتەکەی حکوومەتی فدراڵیەوە ئەو بە جۆرێکە لە جۆرەکان کە ئامادەی نیشاندانە بۆەوەی کە لەگەڵ لایەنی هەرێمان ڕێککەوە ئەو ئیرادێشی هەیە و لە ڕووی سیاسیشەوە حکوومەتی عراقی ناتوانێت سەرکەوتوو بێ بە تایبەتی لە بابەتی مووسڵدا ئەگەر بێت و لەگەڵ لایەنی هەرێمان ڕێک نەکەوێت بۆی پێویستەکە لەگەڵ لایەنی هەرێمان ڕێبکەوێت بەس تا چەند بابەتە تەخیرەکە ئایا حکوومەتەکەی عیبادی تەنها چاوەڕێ ئەوەیە کە تۆزێ پارێز زیاتر بێتە خەزێنەکەیەوە ئەوسا بیە بە هەرێم من پێم وایە بابەتەکە ئەوێت تاخیرکردنی دانوستانەکانە بۆ ئەوەیە هەرچەنەوە کاریگەرە کەمبوونی پارە لە ناوەندا خۆی کاریگەرە چونکە بێ ئێستا سەرچاوەیەکی داهات دۆزێتەوە هیچ نەبێ سلفەی مانگ بە مانگ بۆ هەرێم بنێرێت تاکو ئیمانکانی پێشوش تعویز دەکاتەوە بەڵام پێم وایە تاخیرکردنەکەی تەنها بە ئامانجی ئەوەیە کە وەکو کارتێک بەکاری بێنێت لە دژی هەرێم تاکو لە کاتی گفتوگۆکاندا مەرجەکانی خۆی یاخود تەنازولاتی زیاتری لە هەرێمە دەستکرێت. کاک عەرەفات ئێستا کورد کارتی بەدەستەوەیە بۆ فشار بەتابەتی یەکێک لە کارتەکان وەک دەوترێت
داواکاری وەزارەتی بەرگری عێراق بوو لەوەی کە پێشمەرگە یارمەتی سوپای عێراق بدات. کورد چەند کارتی بەدەستەوەی ئێستا دەتوانێت فشارکە یان کەوتۆتە حاڵەتێکەوە دەبێت هەموو مەرجەکان قبولکە؟ بله سپاس. کرده گلک کارت فشاریتی يعني الشيء بجمعته كارتا آوية كارتا وكما بحث كره يا المتدان سباع عراقي شبكة أورجا تماشا بكي هما أوروبا سرسامة بهذا بشمرجش كشيتن براسي مسترين رخراوة تيرورستي بشكينتنو يعني بشيتن لواز بكتن كهتان كسباع عراقي بيشنا بيهارو كسرو كفرنسا إشارة بداي ئەوە کە بڕاستی کارتە هەرە مەزن ئەوەیە مەسەلە سربەخۆییە کە گەلە گرنگە و ئەوڕە باسێکی گرنگ و ئەمزانیژی لە زۆر ناوەند سنتەرێن جیهانی لە ئەمریکا لە ئەوروپا تازە بەحثی سربەخۆیە کوردستانەیە و هەرچەندەژی بڕاستی یعنی وەکی ئەوە ئیرادە خەلکی کوردستانەیە کە بڕیارە بدەتن بەس وەکی بێژن لە سپێکی مە بەحث کرد مە بڕیارەدا دەگەر عێراقی بمینەوە و مانامەش گەر عێراقی سەروی ئەساسیە کە بەلێ همه ما فين قال كرد أبيت هات بيشيل كرن جارك بينا شارع سر كرن كوا قالك خالك جنين قبوما وبيجومانش يعني أوروكا أجر هاتو برهرما كردستانش نبوايا تازة داعش هرشك زورا مازن دابيتن لسر نك لسر دفر سني بلكي لسر دفر الشيعجي بس أوروكا بيشمرجا شيايا وهاولت خوي الدبلوماسي نخاص ما لا يسروكي هرمه كهم لاين بين هاوكرة بيشمرجا كان و پێشمەرگە بچیتن یارمەتیە کوردیان ڕۆژ ئاواش بدات کەەوەش خاڵەکە گرنگە کە ئەشێن بێمەتە دیبلۆماسیەتە کوردی لە چجا لە دوورێکێ نەگەشتە بێ مەرحەلە هەندێک پێشکەوتی کە دەبیان استقلال بکەن و بشێن وان کەڵانی ژیانی کار بینین بۆ مەرەمە سەرەکی کە بڕاستی کوردستان دەڤەرەکە پێشکەوتیە و ئەس نمونەکە تاریخیش بینم ئەگەر دەلیڤە هەبیتن لە ساڵ 1966 وەختێک و بەزار سەرۆک وەزیری the people يعني عقليتها خلكية لويس سرك وزير عراقي بو أخفنا كير قلت لابد أن نطور كردستان لكي تكون نموذجا قلت نبي أن أو ركب راسي عقل تماشاك أجر كان كردستان بيش بكيتن هرشة سر بغداد أو أخفنا حتى من قلت سرق برلمان الدكتور سليم جبوري دبي خلق تيبجان خاصة عرب تشسنا تشيع تيبجان كبيش كوتنا كردستان اللي برجان دي عراق ده نهر الشيء لسر عراقي بس بداخل أو تيبجان كان كردستان بيش كويتن أو هرشة لسر خود بينن ووقتكو بيش مرقات يعني زوجران دار كان شكل قد جيتا بيش مرقا أو بهرشة ظانن أو براسي عقليتك جلك يعني باش كفتية كردستان چند پیشکەوت لە بەرژەوەندیە عێراقیە ئەوروپا کە تەماشا ئەمریکا بکەیت سویسرا بکەیت وڵاتێن فدرالیزم وأنا منافسة لنا برا كود هاي بيش كون ولا إمارات كولاتك نزيكي ما بزان دبي كان بيش كتير الشارقة. بله. بيست يعني حكومة عراق تبقى إن كان كردستان بيش كويتن البرجان جوادايا. وأوروكا كردستان بويا لانكك بويا سنترك لبو مسيحية بو إزدية بو شيعة بو سنة بو همو شينو تيجي عرفات كشين آرامي تابينن بيست أمبراسي أبيت اشتبر بگرین. زور سپاس بو هردو پرلمانتاری کرد لپرلمانی عراق کاک امین بکر هروا کاک عرفات کرم کله هولیر لگلمان دابو سپاس بو آمده مونتان برزان پاش کرتی هوالکانی کاجمیر سی اما بردوامین لرومال راست خوین آرتی. سپاس باش.